لە شاری سلێمانی. بابان ئەم کاتە و باش زانیاری لەلایەوە چی هەیە؟ بەڵێ هەکار دیارە من ئێستا لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستاندام دوای گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان لە بازگەی دێگەڵەوە و هاتنەوەی بۆ شاری سلێمانی لێرە دوای ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی کە کەمێک لەمەوبەر ئەنجامیدا کاردانەوەی لێکەوتەوە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمان بۆ پشتگیریکردن لە ئەو پەرلەمانتارانەی کە گەڕاونەتەوە شاری سلێمانی. دیارە جگە لەوەش هێزێکی چالاکی مەدەنەکان لێرە جێگیر کراون بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێک هەر ئەگەرێکە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان ڕوو بدات و تا ئێستا ئەم شوێنەی کە منی لێم جێگایەکی ئارامە و هێزێکی وەکوتم هێزێکی چالاکی مەدەنەکان لێرەیە جگە لەوەش کە هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و خەڵکی شاری سلێمانی بەشی زۆریان هاتوو خەڵکێکی زۆر هاتووتە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان. ژمارەیەک لە پەرلەمانتارانی عێراقیش لە پەرلەمانی عێراقەوە بۆ پشتگیریکردن لە پەرلەمانتارەکانی کوردستان و ئیدانەکردنی ئەو ڕووداوای ئەمڕۆی بەیانی ئەمڕۆ کە ڕوویدا لە بازگەی دێگەڵا پشتگیری خۆیان بۆ پەرلەمانتارەکانی کوردستان دەربڕیوە و ئەو دیمەنانی کەی بینن ئەگەر هاوکارم بێ دیمەنی ئەو خەڵکەیە کە هاتوۆتە ئێرە بۆ پشتگیریکردن لە ئەندامانی پەرلەمانی کوردستان. من پێم خۆشە ئەگەر دەرفەت هەبێ یەکێک لەو کەسانە بدوێنم کە بزانم کاکشوانم کاتت باشە کە پێمان بڵێ ئێوە بۆ لێرەن هیچ شتێکەیە کە ئێوە نابێت بۆ ئێرە؟ نەخێر شتێکی وانە کە هۆکارێک ببووی کە بەڵام ئەوکو پاڵپشتیەک بۆ یاسا بۆەوەی کە بەدەر لە کاری توندوتیژی دژی کاری توندوتیژین دژی پێشەلی یاسایم دژی خستنی شەرعێتی قانونی یاسای هەرێمی کوردستانین و هاتوون لێرە وەکو پشتیوانەیە کە ئەبێ یاسا لە هەرێمی کوردستانە سەروەر بێ ئەبێ ململانەی سیاسیەکان نەبنە هۆکاریەکە خەڵکی کوردستان دابەشکەن دەبێ خەڵکی کوردستان دوور پێدە لە توندوتیژی بەڵێ بابان ئەگەڕێنە وڵات لایەنە سیاسیەکان